پەرلەمان یەکەمین کۆبوونەوەی ئەنجامدا پەرلەمانتاران سوێندی یاساییان خوارد بەڵام نەیانتوانی دەستەی سەرۆکایەتی هەڵبژێرن لە ڕانیە بەهۆی سەرپێچی کارەباوە لەگە ڕەچێک کارەبای دەماڵیان بڕیوە. سڵاوتان لێبێت. بە قورئان و ئینجیل و بەردی لارش پەرلەمانتارانی خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان سوێندی یاساییان خوارد و دەرکردنی پەرلەمانتارێکیشی تێکەوت. ئەمڕۆ دووشەممە یەکەم دانیشتنی خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان بە سوێند خواردنی پەرلەمانتارانی نوێ دەستی پێکرد. زۆرینەی پەرلەمانتاران کە لە ڕووی ئاینیەوە ئیسلامن بە قورئان سوێندیان خوارد و کریستیانەکانیش بە ئینجیل و تاکە پەرلەمانتارێکیشکە لە پێکاتەی ئێزیدیەکانە بە بەردی لانش سوێندی یاسایی خوارد. سوێند خواردنی پەرلەمانتارانیش دەرکردنی تێکەوت. کۆمەڵی دادگەری کە بڕیاری داوە بەشداری پەرلەمان نەکات بەڵام هێرۆعتاری لە ڕیزەکانی خۆی دوورخستەوە چونکە بەشداری دانیشتەکەی ئەمڕۆی پەرلەمانی کردبوو. دوای سوێند خواردن دەرگای خۆپاڵاوتن بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کرایەوە بەڵام بەهۆی چوونە دەرەوەی ژمارەیەک پەرلەمانتار ڕێژەی یاسایی تەواو نەبوو. دانیشتەکە بە شێوێکی کاتی دواخرا دوای سەر لە نوێ دەستپێکردنەوەی کۆبوونەوەکە جارێکی دیکە پەرلەمان نەیتوانی نیسابی یاسایی خۆی تەواو بکات چونکە زۆربەی پەرلەمانتارەکان لە دەرەوەی هۆڵەکە بوون و بەمەش نەیتوانی دەستەی سەرۆکایەتی نوێ بۆ پەرلەمان هەڵبژێرن. بەهۆی دواکەوتنی موچەکانیان کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەی گشتی کەلار و سەرجەم مەڵبەندە تەندروستیەکانی سنووری بەڕێوەبەرایەتی تەندروستی گەرمیان بایکۆتی دەوامیان کردووە. حارس محەممەد بەڕێوەبەری نەخۆشخانەی گشتی کەلار بە 964 وت بەهۆی بایکۆتی کارمەندان و پزیشکانی نەخۆشخانەکانی گەرمیان کردی تەندروستی حکومی لە سنووری ئیدارەکەیان پەچی کەوتووە. ماوەیەکی زۆرە بەڕێوەبەرایەتی کارەبای ڕاپەڕین هەڵمەتێکی دەست پێ کردووە بۆ پشکنینی تۆڕەکانی کارەبای قەزای ڕانیا. لە هەڵمەتەکەدا هەرجارە و گەڕەکێکی قەزاکە دەپشکنێت و بەسەرەکاتەوە بەڵام لە کاتی پشکنینی ئەمجارەیان بینیان لە گەڕەکی بیتوێنستی دە حاڵەتی سەرپێچیان تۆمار کردووە کە کراوەتە سەرتۆڕی کارەبای نیشتیمانی و بەبێ ئەوەی هاوبەشی بکەن. ئەوانیش کارەبایان ڕاکێشا بوو. عەلی مەحەممەد بەڕێوەبەری کارەبای ڕاپەڕین بە 964 وت هەر کەس لایەنێک سەرپێچی کارەبا بە سەرپێچی کارەبای ڕاکێشا بێت سەرەتا کارەباکەی دەبڕین. ئەگەر دووبارەشی بکاتەوە دەیدەنە دادگا دەشڵێت ئەو دەماڵە کارەبایان لێبڕاوە هەر یەکەشیان بە 6,000 دینار غرامە کراون تا ئەو کاتەش مامەڵەی هاوبەشیان جام نەدەن کارەبایان پێنادرێتەوە. هەر لەگەڵ وەرزی سەرما دەست پێەکات دانیشتوانی گوندی سوونە گوڵێ لە شاری کەرکووک لیان دەقەومێت ئەوە تا 5 ڕۆژە بێ ئاو کارەبان. هەرچەندە شەوی ڕابردوو دانیشتوانی گوندەکە گرت بوونەوە بەڵام ئەمڕۆژ کێشەکە هەر چارەسەر نەبوو. هەر ئەو گوندە نییە بەڵکو 5 ڕۆژە هەر یەک لە گەڕەکەکانی دەواازە و پەنجعلی و شانزەی ئابی کەرکوچیش بێکارەبان بەهۆی نەبوونی کارەباشەوە بیرەکان کار ناکەن و بێ ئاویشن. سەر لە ئێوارەی ئەمڕۆژ بۆ هەمان مەبەست دانیشتوانی خورمات و گرت بوونەوە ڕێگای کەرکووک بۆ بەغدایان داخست. دوای نیو کاتژمێر بە زەبری هێز بڵاویان پێکردن و ڕێگاکەیان کردەوە. دانیشتوانی ئەو شوێنانە لە ڕێگەی 964ەوە داوای بەهاناوە چوونەکەن و سەرچاوێکی لە فەرماگەی دابشکردنی کارەبای کەرکووک بە 964 ورد کێشەکە سەرتاسەریە و بەهۆی نەمانی غازی شل کار پێکردنی وێزگەکانی کارەبا وەستاوە. دەچینە حەلەب ئەو شەڕ و ئاڵۆزیەی کە ئێستا لە وڵاتی سووریا بە تایبەتیش قورساییەکەی کەوتۆتە سەرشاری حەلەب لەوێ باس لە حاڵەتێک دەکەین. ئەویش مەترسی ئێزیدیەکانە کوردە ئێزیدیەکان لەو شارە لە شاری حەلەب نزیکەی یاخود ئەتوانین بڵێن زیاتر لە 50,000 کوردی ئێزیدی هەیە. مەترسی ئەویان لەسەرە کە ئەو گروپانەی کە لەوێن بە تایبەتیش گروپەکانی ئەحرارە شام و چەند گروپێکی تر کە ئەوان بە گروپی توندڕە و زۆر توندڕە و ناویان ئەبەن و لە شێوەی داعش ناویان ئەهێنن مەترسی ئەویان لەسەرەکە قەتل و ئام و جینۆسایدەکەی ساڵی 2014 بەسەریاندا دووبارە بێتەوە. سعود مستۆ نوێنەری ئێزیدیەکان لە ئەوقافی هەرێمی کوردستان لە وەزارەتی ئەوقاف بە 964 وێت بێگومان ئەوان وەکو کوردی ئێزیدی لە شاری حەلەب یاخود ئەتوانی بڵێن لە وڵاتی سووریا ئەو مەترسیان لەسرە نانەوێ ئەو مەترسیەی کە پێشتر یاخود ئەو قەتل و ئامی کە پێشتر کراون لەوێ دووبارە بێتەوە. ئەمڕۆژ هەواڵێک ڕاگەیاندرا کە هێزەکانی حەسەدا خەریکن ڕێگایەک بۆ دەرباسکردنی ئەو خێزانانە ئەکەنەوە بۆ ئەوەی بە سەلامەت دەرسن.
نوێنەری ئێزیدیەکان لە ئەوقافی هەرێم بە 1964 شیوێت ئەوان هەماهەنگیەکیان لەگەڵ هێزەکانی ئەمریکا کردووە بۆی بتوانن کە ڕێگەیەکی دەرچوون لە شاری حەلب بکەنەوە و ئەو خێزانە ئێزیدیانە بگەێنە ناوچەکانی ڕۆژهەڵاتی فورات. هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.